جارێتە سڵاوتان لێبێ بەڕێزان لە دوای ڤایرەسی کۆرۆناوە بە بڵاوبوونەوەیدا بە جیهان ئابووری جیهان و دۆخی ئابووری جیهان هەڵکشان و داکشانی زۆر بەخۆ دەبینێ لە هەر قۆناغێکدا و لە هەر ڕۆژێکدا پێناسەیەکی جیا هەڵدەگرێ و شیکردنەوە و ڕوونکردنەوەی جیاواز لەخۆ دەگرێت. دەمانەوێت باسی دۆخێکی ئێستای ئابووری جیهان بکەین. ئەوەی کە زۆر بەهێزە دەوترێت لە شەژمانگی ڕابردوودا چین تەنها لە فرۆشتنی ماسکدا شێوازە جیاوازەکانی ماسکدا 40 ملیارد دلار سوودی کردووە، قازانجی کردووە. واتە ئەگەر ڤایرەسی کۆرۆنا بەگشتی بۆ هەموو دنیا لێکەوتەی زۆر خراپی بوو بێ، ڕەنگە بۆ هەندێک لە وڵاتان لێکەوتەی باشی بوو بێ. من بیرمە هەمان میوان کە ئێستا لەگەڵمایە لە ڕابردووە باسی ئابووری جیهانمان کردوتی ئابووری چین بە پێچەوانی هەموو دنیاوە بە ڕێژی لە 100 بۆ 2 گەشەی کردووە، زیادی کردووە. کەواتە قسەکانمان باسەکانمان لەگەڵ هاوڕێلەتی مامۆستای زانکۆ لەسەر ئابووری جیهانە. مامۆستا بەخێر بێی. زۆر سپاس کاگەرم. ئەگەر ئێستا پێناسەیەک بۆ ئابووری جیهان بکەین ناوی دەنێن چی؟ لە هەڵکشانە، لە ڕووخانە، لە مەستنایە، لە داشکانە، لە داڕووخانە، چی ناوەنی؟ سەرتا سڵاو لە بەڕێستان، سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. بێگومان ئێستا گۆڕانکاریەکان خێران لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی، ئێستا هاوکێشە ئابووریەکان لە قۆناغێکی تازیان بەشێک لە چاودێران و بەشێک لەوانی کە بیر بۆ سیاسەتی ئابووریەکەنەوە پێیان وایە قۆناغی ئابووری یاخود قۆناغی دوای کۆرۆنا ڤایرۆس قۆناغێکی تازەیە بە نسبەت ئابووریەوە. ئەم بەشە کە بیر بۆ سیاسەتی ئابووریەکەنەوە بەگشتی وای پێناساکەن کە ئێستا ئابووری جیهان لەم قۆناغەیە هەنگاو بەرەو باشتر بوون ئەڕوە. لە ئێستاە لەم بارودۆخەیە لەم لەحزەیە کە من و بەڕێزت قسەی تیاکەین ئەوەیە کە ئێستا ئابووری جیهان لە هەڵکشانێکی خێرایە خێرا بەڵێ بەدڵنیاییەوە گەشاکە. باشترین بەڵگەشت بۆ ئەم قسەیە ئەوەیە کە لە تازەترین راپۆرتی ئۆپیک، راپۆرتی ماگانی ئۆپیک باز لەوە کات کە ئیتر لە مەودووە نرخەکانی نەوت بەگشتی ئەو قۆناغە سەختی تێپەڕاندووە. پێیانمێدێک هەیە نرخی نەوت لە بازاری دنیادا بەرەو بەرزبوونەوە بچێت؟ بڵێ بەدڵنیاییەوە ئێستا داتاکان لەو ڕۆچیمان پێڵەن بەدڵنیاییەوە ئێستا گۆڕانکاریەکان خێران وەگوتمان هەموو ئەمانەش وتمان پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بە کۆرۆنا ڤایرۆسەوەیە. بەدڵنیاییەوە کۆرۆنا ڤایرۆس کاریگەری خۆی بەجێشتووە لەسەر کۆی ئابووری جیهانی. ڕاستە ئەم گەشەی کە لە ئێستاە لەم لەحزەیە هەیە بەراورد ناکرێت بە گەشەی ساڵانی ڕابردوو پێش کۆرۆنا ڤایرۆس، بەڵام بەگشتی ئێستا بارودۆخەکە تا ڕادێک ئارام بۆتەوە. مەسەڵەن ئێستا لە وڵاتی سینا ئەتوانین بڵێن لە 90 بۆ لە 95 کارخانەکان و مەسانعەکان لە وڵاتی سینا بەگەڕ خراونەتەوە. ئەگەر تەماشای ئەڵمانیا بکە هەرچی مەسانعەکانی پیشەسازی مەسانعی تەکنۆلۆژیە بەگەڕ خراوەتەوە. جارێکتر تەماشای یابان بکەیت لە هەمان کاتە تۆ تەماشای ئەمریکاکەی ئێستا ململانێکی زۆر توند هەیە لە بازاڕەکانە. هەرێک لە کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا ئەیەوێت هێز و سیاسەتی ئاڕاستەی بازار بەگشتی لە بەرژەوەندی گەلی ئەمریکایە کۆتایی پێێنێ. کەواتە ئێستا دەرفەتەکان و دەواازەکان بۆ ئابووری جیهانی تا ڕادێک لە قۆناغێکی گرنگایە. لە سەر هەموو ئەمانە شۆکاک ئارام لە دوای جەنگی ساردی نێوان یەکێتی سۆڤێتی جاران و هەروەها ئێستاش بڵین ویلایەتە یەکگرتووەکانی ئێستا کە ئەمریکایە بەدڵنیاییەوە ئابووری لە قۆناغێکی جیاوازە. مەسەڵەن ئەو قۆناغی دوای ئەو جەنگە ساردەی لە نێوان یەکێتی سۆڤێت و ئەمریکا کۆتایی هات با بەرژەوەندی ئەمریکایە ئابووری کەوتە قۆناغێکی ترەوە. مەسەڵەن ئێستا ڕەوڕەوەی ئابووری یاخود ئەو هێزەی کە ئابووری لەسەر ڕێ ئەکات تەماشاکەی جارێکتر بە هەرگیز ناگەڕێت دووە. مەسەڵەن ئەگەر ئێستا وڵاتێک بێوێت لەسەر ئاستی دنیاە ناتوانێت ئابووریەکەی داببڕێنێت لە ئابووری جیهانی، ناتوانێت مەسەڵەن ئابووریەکەی ئاوێتە نەکا لەگەڵ ئابووری جیهانیە. کەواتە ئێستا کاریگەری ئابووریەکان لەسەر ئاستی دنیاە تقریبن لە ساڵ 90 ئاوێتەی یەکتر. مەسەن گۆڕانکاریەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست بێت. مەسەڵەن باشترین بەڵگە بۆ ئەو قسەیە ئەوەیە لە ماوەی پێشوە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا تووشی کۆرۆنا ڤایرۆس بوو، تەماشاکەی گەورەترین تەنگەژەی ئابووری دروست بوو. مەسەڵەن بازاڕەدارایەکان لە جیهانە، مەسەڵەن پشکی کۆمپانیەکان لە جیهانە کەوتە بەرمەترسیەوە. بۆ خۆی ئەمە ئەوەمان پێڵێت کە ئاراستی ئابووری نوێ بە جۆرێکە کە ئابووری لە تەواوی جیهانە
یەکانگیرە بێکەوە ئاوێتەی یەکترن بۆیە ئێستا ئەتوانین بڵین تۆڕی ئابووری لە دنیاە بۆ بە تۆڕێکی جاڵجاڵۆکەی هیچ هێزێک نییە و هیچ دەوڵەتێک نییە خۆی لێ دەرباز بکات. باشە باست لە تۆزێک بەرەو پێشچوونی نرخی نەوت کردەوە ڕەنگە بۆ خەڵک سەرنجڕاکێش بێت چونکە هەر باسی نرخی نەوتەکەی یەکسەر باسی ئەواکەین کە بەغا داهاتی زیاکە باسی ئەواکەین هەرێم لەگەڵای ڕێکەوێ یعنی گەڕێنینەوە ئەی بەستینەوە گیرفانی خۆمانەوە واقعیش هەر وایە لەسەر نرخی نەوت ئەوەی کە ئۆپیک باسی ئەکا ومێدەکەت چۆنە ومێدەکەت دڵنیاکەرە بۆی کە لە ساڵی 2020ەکە یعنی کاریگەری لەسەر گیرفانی خەڵکە بێ نرخی نەوت کاکارم بەداخەوە ئەوەی کە جیاوازە عێراق و هەرێمی کوردستان ئەتوانین بڵین لە زۆرێک وڵاتانی دنیا جیاوازن بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتریش عێراق یعنی خراپی ئەم وڵاتانی ئێمە لەوایە یعنی یەکسەر چاوی داهاتمانەیە خۆی فعلەن ڕاستە ئەگەر نرخی نەوت بەرزەو بێت تا ڕادەیەک تەسیری بۆ گیرفانی خەڵکی تەسیری بۆ بودجەی خەڵکی تەسیری بۆ بودجەی حکومەت هەیە بەڵام بەگشتی باسمان لەوە کرد ئەگەر نرخی نەوت بەرزەو بێ یاخود ئەو راپۆرتی کە ئۆپیک باسی کردووە ئەو قۆناغە سەختەیان تێپەڕانوە لە نرخی نەوت کە لە نێوان 35 تا 45 دلار حەسڕ ببوو ئەم قۆناغە تا ڕادەیەک ئەگەر تێپەڕێنرێت بە دڵنیایەوە کاک ئارام ئەتوانین بڵین تا ڕادەیەکی کەم تەسیری بۆ سەر گیرفانی خەڵکی ئەبێت لە وڵاتی عێراقا بەڵام بەگشتی تەسیرەکە تەسیرێکی ڕاستە و خۆ نابێت تەسیرەکە تەسیرێکی گەورە نابێت کە بڵین کە نرخی نەوت بۆیەوە 50 دلار ئێمە ئەتوانین گەشە بە ئابوووریەکەمان بینەوە ئەتوانین گیرفانی خۆمان بگەڕێنەوە بۆ ساڵانی 2003 بڵین 2013 و 2014 یاخود 2003 و 2004 ئەمانە فترەیەک بوون تا ڕادەیەک فترێکی باش بوون بە نسبەت دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان و عێراقیش کە هەرێمی کوردستان بەشێکە لە وڵاتی عێراق بەگشتی پشت بەیەک سەرچاوی داهاتە بەستی ئەمە بەکارە ساتێک ناوەبرێت لە زانستی ئابوووریە چونکە ئەمانە پیانەوتی ئابوووریکی ڕێئی تۆ تەماشا بکە لە هەر لەحزەیەکی ترە ئەگەر بچووکتین گۆڕانکاری دروست بێتەوە لەسەر نرخی نەوت ئەوە بە دڵنیایەوە ڕاستەوخۆ زەرمەندی یەکەم کوێ ئەم وڵاتانەیە کە پشت بەو داهاتە نەوتیانە باشن بۆیە بەڕاستی بەسەراحەتەن هیچ ئومێدێک لە ڕاستیان نابینرێت و هیچ ئومێد بڵێن هیوایەک نییە بۆ ئەوەی کە بڵێن لە 2021کە تەواو بارودۆخی ئابووری عێراق و بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستانە تاو ئێمە سەقامگیرە بین ئیستیقرار بەدەسێنین بۆیە باشە مامۆستا شتێکی گرنگ ئەم ماوەی ڕابردوو ئەم مانگە بە تایبەتی حکوومەتی عێراقیش گرفتیە بوو لە تامینکردنی پارەی نەختینەی بۆ موچەی خەڵک و یەک لەسەر یەک حکوومەتی عێراقی فشارێک کرد لەسەر پەرلەمان بۆ یاسایەکی بۆ پەسەند بکات تایبەت بە قەرزکردن قسەکی من لەسەر کۆی قەرزی عێراقیە قسەکی من لەسەر ئەم قەرزەیەک لە دوایەکانەی چ لە هەرێمی کوردستان 28 ملیار دلار بەرەوسەر و چ لە عێراق 120 ملیار دلار بەرەوسەر ئەمانە مؤشری ئەوەن ئاماژەن بۆ ئەوەی کە هەتا ئەم قەرزانە هەبن و هەتا بەم جۆرە وەکو تۆوتت پشتمان بە تاک سەرچاوی داهات بەست بێ یعنی دڵنیایی بۆ ئابووری ئەم وڵاتانە دروست دەبێ بە دڵنیاییەوە دڵنیایی دروست نابێت یعنی ئەو قەرزانە چ بارگرانیەک لە ئایندەیە دروست دەکات چ گرفتێک دروست دەکات خۆی ئەمە کێشەی ئابووری هەرێمی کوردستان و عێراق شەکاکەرم یعنی تۆ ئەگەر تەماشا بکەی بە درێژایی مێژووی حکومڕانی لە وڵاتی عێراقا نەیانتوانیوە ڕاستە ئەمە دروستە مەسەلەن لە هەموو سەردەم و قۆناغێکە هەرچی دەوڵەتێک هەیە لە دنیاە قەرزەکات بە جۆرێک لە جۆرەکان قەرزی ئیسیسماریەکە قەرزەکات بۆ پڕکردنەوەی عەجزی میزانێ لە ناوخۆی دەوڵەتەکەی خۆیە بەڵام بەگشتی ئەو قەرزی کە لە هەرێمی کوردستان و ئەو قەرزی کە لە وڵاتی عێراقا کرێت جۆرێک قەرزێکی زۆر جیاوازە ئەو قەرزەی کە لە وڵاتانی ترەکرێت ئەو قەرزانەیە کە لە پێناو ئیسیسمار ئاکرێت ئەو قەرزانەیە کە لە پێناو بەدەستهێنانی پارەی ترا ئاکرێت بەڵام ئەم قەرزەی لە عێراق و لە هەرێمی کوردستان ئاکرێت ئەو قەرزەیە بۆ دانەوەی پارە ئاکرێت لە ڕاستیە ئەمە جیاوازیەکەیتی قەرزەکەن لە پێناو قەرزە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری میلەتەکەی خۆیەتی لە هەمان کارشە حکوومەتی عێراق هەمومان نەزانین وا گەشتە 43 بۆ 45 شەو موچەی نەیە بە خەڵکەکەی خۆی ئەمە جارێکتر بۆ لە پێناو قەرزە قەرزی ترەکاتەوە بۆیە ئەمە زۆر قەرزێکی ترەکە ئەمە خراپەکەیتی بۆیە ئەم قەرزانە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بۆ ئیسیسمار ناکرێت لە ڕاستیە تۆ تەماشا بکە کاگەرم قەرزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 400 تریلیۆن دلاری تێپەڕانوە یعنی سەقفی قەرزەکانی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ئەوە نەگەشەی کردووە کە ینی تەواو پارەی زۆرێک لەم وڵاتانە کۆ بکەیتەوە چەندین ساڵان ناگا بە
نیوەی خەرزەکانی ئەمریکا بەڵام ئەمریکا تا ئێستش لەسەر پێخۆیەتی بۆچی ئەم قەرزانە کە ئەمریکا و لە کاتێکا لەسەر پێخۆیەتی و لە کاتێک هەرێمی کوردستان 28 میلیارد دلار قەرزارە مەترسی بۆ نەوەکانی دوای خۆشی جێڵە لەبەرەوەی لە ئەمریکایە وا باسەکرێت یعنی هەموو ئەم قەرزانە یعنی هەمومان ئەزانین ئەمریکا خاوەن بەهێزترین مثلەن لە ڕووی تەکنۆلۆژی و بەهێزە لە ڕووی کشتکاڵی و بەهێزە لە ڕووی ئایتی و لە ڕووی مەسانع کارگەکانی پیشەسازی و هەموو ئەمانەوە بەهێزە بۆیە ئاساییە بۆ ئەم دەوڵەتانی کە خاوەن ئەم جیاوازی سێکتەرانە بن لە ڕووی ئابووری و ئەم فرەچەشنیان هەبێت لە ئابووریە ئاساییە تووشی ئەم قەرزان نەبێت بۆ لەبەرەوەی لە پێناو ئیسیسماراییکە ئەتوانێت مەسەلەن لە پڕێکە قەرزەکانی خۆی وردە کەم وکات بەڵام بۆ مەترسیە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئەم قەرزانەوە گوتمان لە پێناو دانەوەی قەرزایی کەنجارێکی تر ئەمە کێشەکەی لە هەرێمی کوردستانە بۆی ئومێدەکان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئابووریکی سەقامگیرمانە بێ بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەک لە شێوەکان دڵنیایی بدەین بە خەڵکی خۆمان مثلەن کاتێکە ئەبینی فەرمانبەرێک لە هەرێمی کوردستانە ئەم مانگە موچەکەی وەرەگری ئەبێ احتیاتی دوومانی تر بکات لەبەرەوەی دڵنیایە گرنتی نییە مەسەلەن موچەکەی لە کاتی خۆیان بێتەوە ئەمە کێشەیە بەڕاست ماوەستا سپاس دەکەم ئێمەش بۆی ئابووری تەلەڤیزیۆن باش بێ ڕکلاممان هەیە و کاتەکەمان هەرەونێ سپاس دەکەم سواز بۆ بەشداریکردن سپاس بۆش کە بینەر بوون تاوەکو ئێستا هاوڕێ لە تیڤ مامۆستای زانکۆ لە تەوەری دووەم و تایبەت بە ئابووری جیهان گفتوگۆمان کرد خواتان لەگەڵ